دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. ئایا هەڵبژاردننی کانتۆنی جەزیرە لە ڕۆژئاوای کوردستان بۆ ئەمڕۆی کوردستان و بۆ کۆی کوردستان زەڕورەت و پێویست بوو؟ ئایا ئەم هەڵبژاردنە وەکو دەوترێت زیان بە یەکڕێزی نێوماڵی کورد ناگەیەنێت لە ئێستادا کە دەوترێت هەرێمی کوردستان و واتە باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی لە دۆخی جەنگدایە بەرامبەر بە داعش؟ ئایا ئێستا کاتێکی گونجاو بوو؟ گوتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەم هەنگاوەی ئێستا لە ژێر ناوی هەڵبژاردننی شارەوانیەکانی جەزیرە لە ئارادایە تاکلایەنانەیە و بە پێچەوانەی ڕێککەوتنی دهۆکە و ئەم هەنگاوە و هەر هەنگاوێکی دیکەی تاکلایەنانە خزمەت بە دۆزی کورد و دیموکراسی ناکات و مایەی قبوڵکردن نییە. گەر ئەمە لەلایەن وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمە وترابێت مانای ئەوەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەم هەڵبژاردنەدانی پێدانان بێت. ئایا لایەنەکانی ڕۆژئاوا یاخود ئەو لایەنانی هەڵبژاردنەکەیان کردووە چ هەنگاوێکەنیان؟ هەر لەم بەرنامەیە ئەزیزانم قسە لەسەر پەیوەندی نێوان لایەنەکانی ڕۆژئاوا ئەکەین لەگەڵ یەکتردا پارتەکانی ئەو بەشەی کوردستان و هەروە قسە لەسەر پەیوەندی ئەوان لەگەڵ هەرێمی کوردستان و هەماهەنگیەکانیان ئەەکەین. ئەزیزانم من یادگار فایقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی دوو جار بیر بکەرەوە و ئەمەوەی ئێستا میوانەکانم بە ئێوەی ئەزیز بناسیێنم لە دەستە ڕاستم کاک شێرزاد ئێزدی نوێنەری کانتۆنەکانی ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان، کاک شەلال گەدۆ سکرتێری پارتی چەپی دیموکراتی کورد لە سووریا بەخێراتنانەکەم سەرچاوماتن یاخوا بەخێر بێن. لە دەستە چەپیشم ئارام کاکە ئارام برادۆستی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر و هەروە مامۆستای زانکۆ و کاک سەبری سلیڤانی لە دهۆکەوە هادووە وەکو کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەڵبەندیەوەوە حزوری هێناوە سەرچاوماناتن ماندوونە بن لە دهۆکەوە تایەرە سەرچاوماناتن بەخێر بێت و هەروەها کۆمەڵێک میوانی ئەزیزیش لە شاری هەولێر هاتوون بەشداریەکەن لە بەرنامەکە بێگومان بە پرسیار و بەدەنگدانەکانیان بەرنامەکە دەوڵەمەندتر و جوانترەکەن سەرچاوماناتن و ماندوونە بن. ئەزیزانم کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن بەڵام دەست بە دەنگدان مەکەن ئەچینە لای ڕاپرسی یەکەمی ناو ئەم ئەڵلقەیە دوو جار بیر بکەرەوە. پرسیاری ئەم شەومان ئەوەیە: ئایا هەڵبژاردن لە کانتۆنی جەزیرەی ڕۆژئاوای کوردستان لە دۆخی ئێستادا مەبەستمانە لە ئێستاە قسەی لەسەرکەین زیان بە یەکڕیزی کورد یاخود زیان بە یەکڕیزی نێوماڵی کورد دەگەیەنێت وەکو لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێمی شاتووە؟ بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، ناخێر ژمارە دووە بڕیارم نەداوە، ژمارە سێ ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون سی چرکەتان هەیە. ئایا هەڵبژاردن لە کانتۆنی جەزیرەی ڕۆژئاوای کوردستان لە دۆخی ئێستادا زیان بە یەکڕیزی کورد دەگەیەنێت؟ هەموو کورد مەبەستمان بەڵێ، نەخێر، بڕیارم نەداوە. کاتمان لە کۆتایی نزیکە بێتەوە. دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس. کاک شێرزاد، بە حکمیەوەی ئێوە لایەنی پەیوەنددارن بەم پرسەوە و تۆ و هاوڵان و هاوڕێکانت لەوێ ئەم هەڵبژاردنەتان کردو، جارێ پێشەوەی بچمە سەرباسی هەڵبژاردنەکانەوە بزانم مەسەلەی کانتۆن بە نسبەت ئێمەی کوردەوە شتێکی تازە بوو. کانتۆن دروستکردن بۆ یعنی سیستەمی کانتۆنەکان ڕاستە شتێکی تازەی ئەمە ڕەنگە لە ناوچەی ئێمە لە کوردستان و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست، بەڵام ئەمە لە چارچۆڤەی مودێلی خۆبەرێوەبردننی دیموکراسی لە ڕۆژاوای کوردستان بە شێوازی کانتۆنەکان ئەمەش ینی لە چارچۆڤەی چی کە ئێمە ئێستا داواکەم بۆ بنیادنانی سووریاک دیموکرات و فراوان و تعدودی و وەکو دەوڵەتێکی نەمەرکەزی با لە ناو خۆمانیش هەر لە ڕۆژاوای کوردستانیش جۆرە سیستەمێکی نەمەرکەزی دیموکراسی هەبی. ینی ئێمە کاڵێن کۆبانێ و عەفرین و جەزیرە بێشک هەر ناوچەیەک هەر کانتۆنێک تایبەتمەندی خۆی لە ڕووی کۆمەڵایەتی و کولتوریە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە چارچۆڤەی وەکو بەگشتی ڕۆژاوای کوردستان. هەرچەندە ئێستش کانتۆنم بەڵام وەکو مونەسقیەک وەکو هەیئەتێکی باڵا هەیە هەرسێ کانتۆنەکان بە یەکتر دەبەستێنە لە چارچۆڤەی ئەم کانتۆنانە بەڕێوە ئەبات لە ژێر دەسەڵاتی چ پارتێکی ڕۆژئاوان؟ نا ئەمە حکومەکی فرەلایەنە، یەک پارتی نییە، تەکراوانە نییە، بەدەیان حیزب و ڕێکخراو و ینی زیاتر
لە 6 حزب و ڕێکخراو لە کانتۆنی جەزیرە بەشدارن لە حکومڕانی بووە دابش بووە بەسەر دوو بەرەیە لە هەردوو بەرەکە ئیدارەیەم کانتۆنا نادەن بەرەی چی بەرەی ئەوەی لەگەڵ ئێوەی و بەرەی ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان دیارە ئەزانی چی ڕۆژاوای کوردستان ئێستا ئەمە ساڵێک تێپەڕی لەسەر دامەزراندنی نمونەی دیموکراسی خۆبەرێوبردننی دیموکراسی شۆڕەشی ڕۆژاواش ئەمە 4 ساڵ زیاد تقریبان 3 ساڵ و 4 ساڵە دوای پێش ساڵێک ساڵ و مانگێک لە 21 مانگی 2014 یەکەم کانتۆن ڕاگەیاندرا لە جەزیرە دواتر بە چەند ڕۆژێک لە کۆبانی دواتر لە عفرین ساڵێک تێپەری ئێستا بۆ هەموو کەس ئیسبات بووە بۆ هەموو لایەک لەسەر ئاستی ناوەندی بریاری نێودەوڵەتیش بگرە لە واشنگتۆن تا پاریس و مۆسکۆ لەسەر ئاستی ڕایگشتی میدیای جیهانی ڕۆژاوای کوردستان ئێستا دیاردەیەکی شۆرەشە دیاردەیەکی بووە وەکو بە تایبەت دوای بەرخودان و سەرکەوتنی مەزنی کۆبانی ڕۆژاوای کوردستان ئێستا سمبولێکی ڕزگاری خوازە سمبولێکی دیموکراتی لەسەر ئاستی هەموو جیهان نەتەنیا وەکو کورد بڕیار بوو لە مانگی ئابی پارساڵ لە ئابی 2014 ئێوە لە کانتۆنی جەزیرە هەڵبژاردن بکەن بۆ نەکرا ینی ئەزانی چی کاتەکە تهدید نەکرا بوو بە تەواوی مانگی ئاب بەڵام بە حساب چەند مانگە بوو لەو بڵێ قسەی فەرمیم لایە خۆت ئەزانی چی ینی تهدید کرا ڕاستە خۆ دەبووە ئەم هەڵبژاردنە ئێمە ئەڵێن درەنگ کەوتوش بەڵام خۆت ئەزانی ڕۆژاوای کوردستان و کوردستان بەعامش ینی تۆ وەڵامی پرسیارەکەی من بۆ نەکرا بۆ نەکرامە ڕبتی بە مەسلەی کە شەر هەبوو جارێ تازە ئەو هەیە شەرەی بەڵام ئەمە وڵامی ئێمەی بۆ دوژمنانی کورد بۆ دوژمنانی دیموکراسیەت ئەو کار نەتانەتوانی هەڵبژاردن بکەن وەکو وەڵامێک بۆ دوژمنانی کورد بڵێ ئەزانی چی ینی جارێت تازە بوو ئەم ئیدارەی کە دەست پێ کرد بوو ئەم کانتۆنەکە ئیدارەی خۆبەرێوبردننی دیموکراسی کە تۆ ئەڵێ مانگی هەشت تقریبا چەند مانگ 6 مانگ تێ نەپەڕی بوو ئێستا لە دوای کە ئێمە ئێستا ئەزمونمان هەیە دوای ساڵێک زیاتر ئەم ئەزمونەیە ئێستا لەسەر ئاستی جیهان ئێستا شاندی ڕۆژئاوا پێشوازی لێ ئەکرێ لە قەسری کۆشکی سەر و کۆماری فەرەنسا ئیلیزیە لەلایەن سەر کۆماری فەرەنسا لە واشنگتۆن پێش چەند ڕۆژێک نوێنەری کانتۆنەکانی ئێمە پێشوازی لێکرا لەلایەن جێگیری وەزیری دەربەی ئەمریکا ئەمە نیشانەی چیە؟ نیشانەی کە ئێمە لەمە دووە لە دوای تێپەڕبوونی ساڵێک لە تەمەنی ئەم ئەزمونە دیموکراتیایی ئەزمونێکی سەرکەوتوو بووە طبعاً ناڵێم لێدوانی وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمت خوێندەوە تۆ بەڵێ خوێندم ئەوەی دکتۆر ئومێد سەباح بەڵێ خوێندم ڕای چیە لەسەری والله ئێمە چاوەڕێی پیرۆزبایی بوون لەلایەن وتەبێژی سەرۆکایەتی هەرێم نەک رەخنەی بەو شێوەیە هەرچەندە ئێمە چاوەڕێ بوون نەتەنیا وەکو سەرۆکایەتی هەرێم حکوومەتش پەرلەمان ئێمە پشت ئەستونم بە ملەتی ئێمە لە باشوور کە پشگیری ئەم هەنگاوە لێدوانەکەیان مای قبولکردن نییە لێدوانەکەی ئەوان بە نسبەت ئێوە مای قبولکردنە نایمە قبول ناکەن ئێمە چاوەڕێی پیرۆزی لەسەرکەین ناوی دکتۆر ئومێد سەباحم هێنا بۆی بیرم نەچێتەوە ئێمە لە ئێناڕسی لە ڕێگەی بەشی پەیوەندیەکانمانەوە چ لە هەولێر و چ لە سلێمانی و بە مۆبایلی شخصی خۆشم چەند جارێک پەیوەندیمان کرد بە دکتۆر ئومێد سەباح کە وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمە بەڵام وەڵامی تەلەفۆنەکانیشی نەداینەوە پاش ئەوە لەگەڵ چەند کەسێکا قسەمان کردووە دوجار لەگەڵ دکتۆر حەمید کە بەرپرسی مەلەفی ڕۆژئاوا و سووریایە وتی من ناتوانم ئامادە بم لە بەرنامەکە بۆ ئەگەر باس لەوە کرا بۆ نوێنەری سەرۆکایەتی هەرێم لێرەنیە ئێمە لە یەناڕتی هەمیشە پێمان باشە کە تەرەفی یەکەمی مەسەلەکان ینی سەرۆکایەتی هەرێم ئەوە تا بەیاننامەیەکی دەرکردووە بەڵام تێناگەین بۆ ئامادەنین کە قسە لەسەر بەیاننامەکە بکەن ئەوە بۆ خۆیان ئەگەڕێتەوە بەڵام بۆی بەرچاوی بینەر ڕوون بێت کاکشە لە دووبارە بەخێر بێت سەرچاو لە سلێمانی واتووی سپاس هەروە کاک شێرزادیش پێم وابێت ئەم لێدوانەی وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمت خوێندەوە ڕەئی تۆ چییە؟ ئەوەڵێ مای قبولکردن نییە بەنسبەت ئێوە شەو مای قبولکردن نییە ئێمە قبولی دەکەن قبولتانە قبولمانە ئەو ئێمە دەبینین جێگە ئەو بەیاننامە پێویستە گەلووە تۆزێکی ینی زیاتر وازحتر بە ینی لە دوای بەیاننامەوە تووە هەموو ئەطرافی کورد لە کوردستانی سووریا
پێویستە ڕێز لە یەکیتی ملەتی کورد و ڕێز لە یەکیتی تەفگەری کورد لە ڕۆژئاوای کوردستان بکرێت. کێن ئەوانەی ڕێز ناگرن ئێستا دیارە لەم انتخاباتە ینی هەواڵانی تەفدەم برادرانی پەیەدێ ئەو انتخاباتە هەر بە تەنیای خۆی درست کراون و هەمومان زانن جیگە ئێستا ئەتیفاقیە دوهۆک هەیە لە بینی هەردوو ئەنجومەنا لە بینی ئەنە کەسێ و لە بینی تەفدەم. احترامی ئەو اتفاقیە بە قەنەعەتی من بە ئامادەبوونی هەرێمی کوردستان بووە بە ئامادەبوونی سەرۆکیاتی هەرێمی کوردستان و لەژێر ئەشرافی لە شێر ئەشرافی خەرقیان کردووە بە قەنەعەتی من ئەوە دەبێ خەرقێکی گەورە بە ئەو اتفاقیە لەسەرچی لە ڕێکەوتو بوون سێ خاڵی گەورە هەبوون هەمومان وەکو ئەزانن و هەموو ڕایەکشتی ئازانن ئەو کاتە هاتن ڕاگەیاندن یەکەم مەرجعیە کوردی بوو ئەو لێڤەگەرە دروست بوو بەڵام دو خاڵی تری سەرەکەش مابوون مەسەلەی کانتۆنەکان ئەنجومەنە نیشتیمانی کوردی بڕۆینە ئەو کانتۆنەکان ئیشی بکە و ئێوەدانتان بە کانتۆنەکانە ناوە چۆن تێنەگەشتان بە ئەتراف بە کانتۆنەکانەکەن ئەو کاتە ینی بە موجبی اتفاقیە دوهۆک تەبعاً کاتی گفتوگۆ بووە لەسەر ئەو خاڵی دووەم ئەو کاتە دموکراتی و هەموو پێکەوە بەڕێوەیانە بین و دیارە و کاکشێرزادی ئەزان و هەموو ڕایەگشتی ئەزانێگە هەواڵانی پەیەدێ لەگەن چەند پارتیە دیتر ئەو کانتۆنەکان ڕایگەیاندە لە کاتی خۆی بەڵام ئەنە کەسێ و گەڵە خەڵکی تریش لەگەڵ ئەو ڕاگەاندنی ئەو کانتۆنەکان نەبوون لەو کات ئەنجومەنی نیشتیمانی کورد کێشەیەکی لەگەڵ ئەم کانتۆنانەوە چ کێشەیەکی لەگەڵم هەڵبژار نایە ئەنە کەسە مەسەلەی کێشەی لەگەڵ کانتۆنەکان دیارە ینی دەستپێک ئەرهەو ئەو پرۆژەیەکی هاوبەش بوو لە بینی ئەنە کەسە و لە بینی تەفدەم بۆ بایکۆتان کرد نەتیجەی گفتوگۆ ینی وەکو ئەنجامی گفتوگۆ لە سەری سەتی 60 تا 70 ئەوە ئینجازی کردن بەڵام لە چەند خاڵی دوایی اتفاق نەبوو هەواڵانی تەفدەم چوون بە تەنیا لەگەڵ چەند پارتی تر ئەوە ڕایگەیاندن ئەوە بوو کێشەیەکی گەورە لە بینی تەفدەم و لە بینی ئەنە کەسە هەنگاوێکی نامەسئولانە و نابەرپرسانە بوو هەنگاوێکی ینی توانین بێژم فەردانی بوو تاکلایەن سپاس دەکەم من دێمە وڵات بێگومان کاک مامۆستا ئارام و مامۆستا سەبری من هاوڕێیانم پێمەڵێن نزیکی سێخولەکێکم ماوە بەڵام کە دەست پێکەینەوە دیسان لەگەڵەوە دەست پێکەمەوە کاتیەوەمانە بێت خەمتان نەبێت جنابەت بە شێوەیەک لە شەوەکان لەم بەرنامەیە تەمسیلی نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەی و ئەم لێدوانەی وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمیش سەرۆکی هەرێم ڕوونە کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوەیە و مەسعود بەرزانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەکە ئێوە ڕئیتان چیە لەسەر ئەم هەڵبژاردنە بڕاتان چیە لەسەر هەنگاوەکانی پێیەدا ئەوەی تەفدەمەی کە ئەوە ینی پێتان وایە کە بەرپرسانەیە بەنای خی بەخشندەی میهرەبان طبعا سەرۆکی هەرێم و هەمیش پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەموو پرۆسەیەکی گرنگە کە خزمەت بنەتەوەی کورد بکات بەڵام بۆ لێرە ئەم بەیاننامەیە هەیە کە پەیوەندیدارە بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم بەیاننامەیە تعبیر لە ڕێی پارتی دیموکراتی کوردستانی شەکات تعبیر لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکات و تعبیر لە ڕێی پارتی دیموکراتی کوردستانیش دەکات لەبەر ئەوەی ڕاستە بە سیفەی سەرۆکایەتی هەرێم بەیاننامەکە دەرکراوە بەڵام لە هەمان کاتدا سەرۆکی هەرێم سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆیە بێ پابند بە بڕیارەکانیەوە و بەگوێرەی ئەو ئیتفاقیەی کە لە ڕوانگەی یاساییەوە ئەگەر بۆ مەوزوعەکە بڕۆین بەگوێرەی ئەو ئیتفاقیەی کە لە دهۆک کراوە یەکی لە خاڵەکانی ئەم ئیتفاقیە ئەوەیە مەرجەعێکی گەورە پێک بهێندرێت ناوەڕۆکی ئیتفاقیەکەت خوێندۆتەوە تۆ بەڵێ ئەم مەرجەعە دەبێت پێک بهێندرێت لە کۆمەڵێک ئەشخاص نوێنەرایەتی هەردوو پارتەکە بکەن و لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی مستەقل ئەم مەرجەعە وەکو بەرەی کوردستانی دەبێت کە لە ڕابردوو لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکانەوە ئێمە هەمان بوو و دواتریش لە دوای ڕاپەڕێنی ساڵی 91 بەرەی کوردستانی بڕیاریدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت و بڕیاریشیدا یاسایەک پێک بهێندرێت بە جوێرەی ئەم یاسایە هەڵبژاردنەکە بڕێوەچوو طبعا ئەم مەرجەعە کە دەبوایە پێک بهێندرێت هەرچی بڕیارێکی مەسیری سیاسی هەرچی ستراتیژیەتێک لە کوردستانی ڕۆژئاوا دەبوایە لەلایەن ئەم مەرجەعەوە پێک بهێندراوایە بەڵام ئەمە نەکراوە هەڵبژاردنەکە تا چەند هەڵبژاردنێکی لە ڕووی یاساییەوە دەبواە ئەم مەرجەعە یەک بڕیاری لەسەر هەڵبژاردنەکە دابواە هەڵبژاردنەکە لە چ کاتێک بکرێەوە بە چ شێوەیەک بکرێ
و لە هەمان کاتیشدا بڕیاری لەسەر دەرکردنی یاسایەک دابایە کە دەبواە بە گوێرەی ئەم یاسایە هەڵبژاردنەکە بکرێ و لە هەمووشی گرنگتر دەبواە ئەم مەرزەعە بڕیاری لەسەر پێکهێنانی کۆمسیۆنێک لیژنەیەک دابایە ئەم لیژنەیە بە شێوەیەکی بێلایەنی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی نەکردووە هیچ لەم شتانە لەلایەن ئەم مەرجع بۆ خۆی پێک نەهاتووە بۆ خۆی دەست بەکار نەبووە کە دەست بەکار نەبووە نەیتوانێەوە تاوەکو ئێستا ئەم قەرارانەتە دەربکات بۆیە هەموو ئەو بڕیارانەی کە دەرکراون بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و بۆ پێکهێنانی کۆمسیۆن بۆ سەرپەرشتیکردنی سەرڕای ئەوەی بڕیار نەدراوە تاوەکو ئێستا جیهەیەکی قەزایی هەبێت لایەنێکی قەزایی هەبێت سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکات لەلایەکی تریش کاتی نەتایجەکانی هەڵبژاردنەکە ئەعلان کران ئەم جیهەیە جیهەیەکی قەزایی بێت بۆ ئەوەی کاتێتانە لە هەڵبژاردنەکان لە نەتیجەی هەڵبژاردنەکان دەگیرێت ئەم جیهەیە وەڵامی پێم بڵێ وەکوتم دێمەوە لە بەشی دووەم ئەم هەڵبژاردنەی کە ئەم ئێوارەیە ئەنجامەکانی ئاشکرا کرا و گوتراکە لە نزیکی 150 خەڵک لەو 12 ناوچەیە بەشداریان کردووە بە نسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە قبول کراوە قبول نەکراوە زۆر سپاس دەکەم من دێمە وڵات بێکمان مامۆستا سەبری جەنابەت لێرە تەمسیلی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەین بڕای یەکێتی لەسەر ئەم هەڵبژاردنە ئەوەی هەڵبژاردنە لە چەند ڕۆژی ڕابردوودا کراوە ئێستا ئەنجامەکەی ئاشکرا کراوە ئەو بەیاننامەی سەرۆکایەتی هەرێم پێت وایە و بەیاننامەیە ینی بەیاننامەیەک بۆکو کاکشەلال وتی ئەڵێت بەیاننامەیەکە لەگەڵین و لە کاتی خۆیەتی و هەندێک ئەبوایە ڕوونتر بووایە ئێوە چیڵێن بەڵێ سپاس وەکو یەکەتی نیشتیمانی فەلسەفاوی گشتی ئەم بەردەوام لەگەڵ خەتی استراتیجیەت نەتەوەینە یعنی استراتیجیەت وەکو ڕۆژاوای کوردستانێ تەکتیک و پلان دێنە گۆڕین لە گۆڕ بەرژەوەندێن لایەنی تایبەت بەس خەتێن استراتیجیەن بەرفرە یەن نەتەوەی ئەملگەلن هەلبژاردن وەکو پرۆسەسێک ستینە دیموکراسیەتێ ئەسنا بینم شەرت و مەرج تعجیزی لازمە هەبن بۆ نمونە لە باشووری کوردستانی کە هەلبژاردن ڕوویدا وەزعممە زۆر باشتر نەبوو لە ڕۆژاوا ئێستا لە ڕووی یاسایی و قانونی و هەلبژاردن بەعزە مەعایری هەیە علاقەت بەم شتەوانیە بۆ نمونە لە وڵاتێکی ئەوروپی ڕێژەی دەنگدان 25 لە سەدا کەچی لە کوردستانی با بڵێن ڕۆژاوا پێنجی زیاتر لە سەدا ئیتر وەکو یەکێتی نیشتیمانی ئەم بەردەوام پشتەوانێ ملت تێمەنە لە باشوور ڕۆژاوای کوردستانێ ئەم هەمیشە هەوڵ دەدەن لایەنی سەرەکی ئەنە کەسە و تەردەم بڕحەکە نەتەوەی نیشتیمانی دقۆنەغا ئیرۆ بەرێک دەڤهارن نا هەرێکی گۆر ئەجندایکە تایبەت کێ لەو لایەنانە زیاتر نوێنەرایەتی کوردەکەن و زیاتر لە خەمی کوردان ئەمە پشتەوانە ویتکەن ئەوێک و خەتە نەتەوەی بپارێزت کێ خەتی نەتەوەی ینی متەمەسلە لەگەڵ هەمی حرەکاتی تاین چەند حرەکاتی وەکە شێرزادی گوتی گەڕ ڕاشکاوتر کێیە هێڵی نەتەوەی ئەپارێزی کێ لەو هێڵە لادا با پرسیار بە شێوەیەک دی بکەن یعنی هەرێمی کوردستانی خۆمانەوە يعني مفروضة لنا ودكفان دا راعي الرسمي ركوتنا ما هو ليردوكا راعي الرسمي زور خطر اما كتو راعي الرسمي بي دبت هميشه هنقاو اجا لا بروسيس كهبه لا روشافاي كردستان بابي بدراتوني واجاي ليبوا كاكي ادغر ناكري لنا كاوا وبي مقاطعه اعلان بكي كوات دا برافو الى البروسيس كا كرد تشتكي دجم كرمانجي كود كتجي لي فالنا دا سياسه دا ايرو قونغا ايرو دا او خلافات تكون برا انا كسانا ان تبدا مان هر لانكي برسيار او قابلي قوتو بيجي ديالوكن انا عن تنيا علاج او مقاطعه بكري حموتش قابله است تنيا كتوايم هنگاوي كي دروس نبو تصوركم اجر نيازي هوا يعني باش ويكتر سياري كتر بكن بس تني بابلين كونغري دهوك بله ركوتنا ميدوك بولا دوكرا يكيتي تيابو يكيتي اگاي ليبو ومكتبي سياسي كتي وسركرداتي كتي هميشه بشتوان بكرتي بيملي حاجه كبسيار بكم لا دوكرا يعني لبر سبب امني كانك نتوان لا روشاوا بكري يانش لبو بروجكي وكو امر دا ريغاي ما تكردن تي هذا بوي دجي بوستن نتوان صور دياري بوي مقاطعي بكن بلام اجر لرؤيه امني وبا تواو اول مساله كتر بلام وديار ايرو ديار دابا كاك اما دبي لا كي لهريمي كردستان كي كنترولي روجاوا بكات زور بكرتي طبيعي لا خلف الكواليس انا ما يتكرن هيك تدخلات ديما ولاد بوي بزانين لبشتي بردوتشي رودا بنراني عزيزنا وبريكو دينوا
بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە بەشی دووهەمی دووجار بیر بکەرەوە و تەوەرەکەش بۆەوەی بە بیرتان بێنمەوە تایبەتە بە هەڵبژاردننی کانتۆنی جەزیرە لە ڕۆژاوای کوردستان و ڕاجیاوازەکان کە سەبارەت بەو هەڵبژاردنە کە ئەم ئێوارەیە ئەنجامەکەی ئاشکراکرا ئەخەینە ڕوو و باسیەکەین. کاک سەبری من دێمەوە لای جەنابەت بۆی قسەکانت تەواو بکەی پێش ناوبڕەکە ئاماژەت بەوە داوتت لایەن هەیە لە باشوور کە بە شێوەیەک لە شێوەکان لە پشتی پەردەوە دژایەتی وەزعەکە کە پێی خۆش نییە یان پێی باشەکە لە ڕۆژئاوا لە ژێر هەژمونی باشوور بن کێنم ینی بەلکی وەک لەنگوستیک پرسێکی لەنگوستیک ناڵێم دژایەتی سەداسەد ڕۆبەڕۆ بەڵام پرسیاری گەورە هەیە کاکە یادگارە ئەگەر ئێمە وەکو باشوور چاودێر بن لەسەر ئەو ڕێکەوتنامە ڕێکەوتنامەی هەولێر ڕێکەوتنامەی دۆک ینی ماناوی ئەوە ئەمە 24 ساعتە ئاگەهێژی پرۆسسی هەیە. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی ئاگای لە ڕێکەوتنامەکە بووە. بەڵێ میشە و پەسەنج کرد. کاک شەلال ئەڵێت و کاک ئارامی شەڵێت ناوەڕۆکی ڕێکەوتنامەکە پێشێل کراوە خەرق کراوە ئێوەش هەمان ڕاتان هەیە؟ ئەوە پرسگرێک لەوەدایە تو ئەڵێ پێشێر کراوە خەرکەوە بەڵام قسە لەسەر بکە بەڵام مقاتعە ئەلان بکی ئەوە زۆر خەتەرە لەم قۆناغەدەکە ئێستا ملەتی کورد هەموو لە هەر چارپارچەی کوردستان بە تایبەت لە ڕۆژاوا لە سەنگەرێکدا دژی تۆرۆریست مقاتعە لە ساڵحی کیدا با بزانەوە تو ئەتوانی ئەگەر نەتوانی لەگەڵ کوردانشی ئەدی لەگەڵ کوردانشی بەڵاوزاتێکی با ئەنە کەسە و تەفدەم و هەر لانێکی کوردی با گوت و بیش بکە کاکە بۆ نایکن چیکە وا دیارە چاوەڕێی فەرمانە تعلیمات هەر یەک لەلایەنێک ئێمە وەک یەکێتی تۆ ئەزانی چی قسەکانت هینن ڕوون نین لە مەتەڵ ئەچن ینی هەر یەک لەلایەنێک کێن ینی سەریحتر قسە خۆ دوولایەن هەیە لە ڕۆژاوای کوردستان باش ئەنە کەسە هەیە و تەفدەم هەیە ئێستا پرسگری ئەنە کەسە لەگەڵ پارتیە با من بڵێ با من بڵێم ئەنە کەسە لەگەڵ پارتیە و تەفدەم لەگەڵ یەکێتیە لە شێوەکە ئەی چۆنە ئێمە بسیریکە کاک یادگارە کی مقاتعی کردووە باش کێ کردووە ئەنە کەسەی کردووە پێت وایە مقاتعەکەیان لە جێگەی خۆیەتی ئاڵێ مقاتعە دەکەن و بەشداری ئەوە نابن و ئەو انتخاباتە قبوڵمان نییە باش ئەگەر تو لەگەڵ کورد دانیشتێکا کە قسە بکە ئاریشەکەت خۆ لە ناخۆی دەچارەسەر بکە ئەدی بۆ کێ بڕۆ ینی ئامادەی لەگەڵ بەغدا دانیشتان کردووەیەوە كاكا مقاطعة أنا كسي مسألة مقاطعة النية أنا كسي هذا دسبيك باسي ذيك الوقتي استا كاتي هالبجارد النية استا إيمال الشردانة وكو جنابة باسي كرد يعني ظرفي بقناعتي من ظرفي موضوعي كاتب لأنه طودوكا وهر ظرفي كبشكل عراق لروج أواي كردستان هر مساعد نبو بو أهل بجاردن استا أجر أو أهل بجاردن برأيي من وكو أنا كسي باز ذكر قال هوالاني تردم دومان جيتر لباش كتا أو اشتكي يعني أجر دومان جيتر البجارة الريدا أم برزقري كي فيدانا بلنا بيني أم لا ولا بەڵێ کاکە ئەم خاڵە گرنگە بۆ یاگەم لە کاتی کاگارامیش بێت بەڵێ کۆبوونەوە کرا پێش چەند ڕۆژێک لە هەڵبژاردن لە بینی وەکو تەفدەم و ئەنە کەسەیان ئەوی کەماوە بەناوی ئەنە کەسە بەر حەقیقەت یعنی ئەنە کەسە ئێستا لە سەرەتا ئاخر بۆچی پێش 2 ساڵ تقریبا 15 حزب بوون ئێستا وابزانم 3-4 حزب ماوە بۆ کار چییە؟ وكار يعني خۆت لە خۆت پرسکە کە حزب دابەزێ باشە کە 15 حزب دابەز بۆ یەک حزب لە حقیقەت و چەند حزبی وەکو کۆمبارس بۆچی ئەگەڕێتەوە بۆچی کە مەجلیسێکی لە تەنگەژەی لە قەیرانە ناکۆکی لە بینیانە سیاسەتی هەڵەبوو بەشێک لە شۆڕش نەبوو لە ڕۆژئاوا مراهەناتی لە دەروە بوو مراهەناتی لە ئۆپۆزیسیۆنێکی ڕەگەزپەرست و شۆڤینیزم بوو بە تایبەت لە ستەمبول بوون کە بەشدار نەبوون لەم بەر باشە ئەمە تقریبا 2000 شەهید کوردایەتیان نەکرد وەڵاهی کە چوون جنێڤ دوو کورداتیان کرد بەڕای تۆ جنێڤ دوو کە بوون بەشێک لە پیلانێک بۆ دووبارکردنی لۆزانی دووەم کوردایەتی و بەڕای چۆن تورکەکان لە کاتی خۆی لەتەواوی کەم ئەم خاڵە زەحمەت نەبا ینی بۆ تێکلی یەکتر نەبن قسەکان وەکو چۆن تورکەکان لە 1923 چەند کوردێک ینی بەحساب کوردن بەڵام هیچ تەمسیلی کوردیان نەکرد هیچ باسی مافی کوردیان نەکردەوە وەکو کۆمبارس وەکو وەڵا بەحساب کوردیش لەگەڵمانن بەڵام ئێستا واقعەکەیە يعني بو مسألة تأجيل كردن وتيان إما أبي إيوة تأجيل كن إما شخو كومسيوني بالاي سر بخوي يعني مسألة نمسألة كي حزبي كومسيون وتي باش إما تأجيل كم بو دومانك بلام بمرجك كأنا كسا تعهدك جارانتيا كي واجو كراو هبه
کە بەشدارە بن لەو کاتە زۆر شتی لەسەریەوە تا ڕادەی وتی ئەمە کوردایەتینی مەسەلی جنێفی دووەم کاک شێرزاد فەرمووە ئەڵێ ئەو کاتە پێویست بوو کاک ساڵح موسلم سەرۆکی پەیادە ئەوەژی بڕۆشتە جنێفی دووەم بەشدار بووە و هەر بریاری هەردوو ئەنجومەنان جواب بوو ئەو بریارە لە شاری هەولێر دەرچوو منیش لەو بریارە شریک بووم کاتی بریارماندا گە هەواڵانی ئەنە کەسێکی بڕۆن لە جنیفی دووەم بەشدار ببن ئەوە تەمسیلی نونەرایەتی هەواڵانی پەیادەش ئەکەن نونەرایەتی هەموو کورد لە ڕۆژ ئاوای کوردستان ئەکەن ئەو ئەتیفاق هەروە بوو و ئێمە وەفدێکمان هەڵبژارد بسەرۆکاتیە بەڕێزی دەرویش و ڕۆشتن لە ئەوە بەشدار بوون ئەڵێ ئەنە کەسە لە 15 حزبەوە ێستا تۆتە سەر دووسێ حزب و کۆمبارس و نازانم مەسەلی کۆمبارس ڕاز دەکە یەک حزب نەماوە ئەنە کەسێ ئێستا 6 حزبی تایە هەموو مازانن چار حزبی ئەنە کەسە بوون بە یەک حزب ناوی بوو بە حزبی دیموکراتی کوردستانی سووریا ئەوە بوو بەدە حزب دووسێ حزبی ترژی لە ناو ئەنە کەسێ هەموو مازان و ڕای گشتیژی ئەزانگە ئەوە دەرچوون گەیشتن هەواڵانی تەفدەم ئەوە تشتێکی بەدزی نییە بەڵام بۆ مەسەلەی ڕوشتنی تورکیاشی کاک شێرزاد بفەرموو و دەڵێ یعنی بەڕێ ساڵح موسلمژی زیاتری جارێک ڕۆشتیە تورکیا و لەگەڵ وەزارەتی خارجی تورکیا کۆوە بێ مەسەلەی ئەتیلافژی ئێوە هەردوولاتان چ تەفدەم بێت چ ئەنە کەسە بێ ئەڵێن کوردایەتیەکەن ئیشتان لە تورکیا چێەوە ئیشمان لە تورکیا چییە؟ باشە ئیشی مامجلال و مەسعود بارزانی لە کاتی شۆڕەش و لە ئێستا لە تورکیا ئەچی بوو ئێمە مەسالیحی ئیستراتیجیمان هەیە وەکو کوردی سووریا لەگەڵ تورکیا وڵاتێکی دراوسەمانە ئەگەر ئێمە ناتوانێت من تورکیا ڕازی بکەم تورکیا لەگەڵ ئێوەیە تورکیا بە قەنەعەتی من ئێستا پەیوەندی باش بە قووەت هەیە لەگەڵ ئەنە کەسە و لەگەڵ تەفدەمیش هەر هەیە ولقال كانتونەکانی شەر هەیە یعنی وەفدێکی کانتونەکان ئەڕوا بۆ ئەنقەرە و یەکی ترژیت تورکیا یاری بەرژەوەندیەکە ئێوە چی یاریەکەکەن لەگەڵ یەکە ئێمە کاکە ئیستراتیجیمان وایە و پێویستە ئەو ئیستراتیجی هەموو کوردی سووریا بە دەوێت تورکیا ڕازی بکەن سووریا یەک نەبن کەی یەکە بن دوێ ئێمە یەک بن و دوێ پەیوەندیەکان ئێمە لەگەڵ تورکیاژی و لەگەڵ هەموو دراوسەکانی سووریا باش بن ئەزانی چی خۆ ئێمە لەسەر ئاستی وەکو ملت یەکگرتیکی نەتەوی هەیە لە ڕۆژاوای کوردستان ئەوە تا هەڵبژاردنەکەی ئێوەیان بایکۆت کردووە کامە یەکگرتن باشە ئەنە کەسە یان ئەوی کەماوە بەناوی ئەنە کەسە لە حەقیقەت خۆ چیمان کرد لە سەرەتای شۆڕش لە ڕۆژاوا هەر خەریکی کاتی نییە هەڵومەرج گونجاو نییە با چاوەڕێی خەڵکی تر بن یعنی ئەزانی چی کێشەی ئەنە کەسە و ئەم عەقلیەتە بەڕاستی ئەم مەدرسەی کلاسیکی حزبی لە ڕۆژاوای کوردستان کە سەردەمی نەماوە بەڕاستی تقریبا ئەتوان بڵێم ڕووخاوە یعنی ئێستا ڕۆلیان چییە لە معادلەی شۆرش لە معادلەی دامەزراندنی ستاتۆی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەم ئەزمونە بەڵێ ئەڵێ تورکیا مامەڵە لەگەڵ هەردوو لامانەکە ئەوەتان حکوومەت هێرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان زیاتر مامەڵە لەگەڵ ئەنە کەساکە تاوەکویەوە واللهی ئەتوانم بڵێم یعنی تەرەفێکی دیاری کراو لە چارچۆڤەی دام و دەستگای حکوومەت یعنی وەکو ئەم بەیاننامەی کە تۆ باست کرد بە ناوی وتەبێژی سەرۆکایەتی هەرێم باشی ئێمە بەناوی سەرۆکی هەرێمەوە پێم وایە ڕێزمان بۆ جەنابی سەرۆکی هەرێمەی و بە تایبەت بۆ مەسلەی ڕعایەکردنی ڕێکەوتنامەی دۆک بەڵام پێمان وایە ئەبێ سەرۆکایەتی هەرێم بە شێوەزێکی محاید لە یەکلایەن لە دیژی لایەنێکی تر ئەمە دەستکەوتێکی نەتەوەی دیموکراسی یعنی چۆن ئەم خاڵە بەس ئەم قسەیە وەک چۆن لە 92 لە باشووری کوردستان کە بەشێک لە وڵاتی ئێمەیە ئێمە تا ئێستا شانازی بە یەکەم هەڵبژاردنەکەن شتی کە لە جەزیرەش ڕوویدا دەستکەوتێکی زۆر گرنگت ڕۆژێکی مێژووی با کەس هەوڵمەدە بەنسبەت ئێوەوە بۆ هەموو دیموکرات خوازەکانی دنیا بە قەنەعەتی من ئەو شتێک لە جەزیرە بوو بزمارێکی لە نعشی تەنیا بۆ دوژمنانی کورد ڕۆژێکی ڕەش بوو بەڵام بۆ کورد و کوردستان لە هەر چوار پەرچە و دیموکرات خوازەکانی دنیا و ناوچەکە ڕۆژێکی دیرۆکی بوو ڕۆژێکی مێژووی بوو ئێستا یعنی یەپەگە و یەپەژە و ئەم ئەزمونەی ڕۆژاوای کوردستان ئێستا لە ناوەندی بریاری نێودەوڵەتی تێکەڵی دروستە ئەمە نیشانێک چییە درا لە تابوتی ڕێکەوتنامەی ئەزانی با ئەمە شەرحی ئێوە گرنگ نەبوو بەلاتانەوە ساقەیە بەردەوام بێیان یادگار سەیری کرد یەکەم شت ڕێکەوتنامەی دهۆک ئێمە پێ پابندن تا ئێستا بەڵام ئەو ڕێکەوتنامە نە لە بینی خۆبەرێوبردننی دیموکراسی و ئەنە کەسەی لە بینی دوو لایەنین سیاسی تەفدەم و ئەنە کەسەیە
ئەوەش جۆرە حکوومەتی هەرێم شاهدی وەزعەکە بووە ئەوە ئێوەی کۆ کردوەوە چکۆیەوە بۆ خۆتا باش بەڵام وەک چۆن لێرە حکوومەتی هەرێم لای ئێمەش حکوومەت هەیە دام و دەستگا هەیە یان مەسەلە حیزبی نییە مەسەلە ساڵێک تێپەری مەسەلە ئێستا شاندەی مەبەستەوەیە بڵێ کە حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بۆی نییە قسەی خۆی فەرز بکا بەسەریەوەیە طبعا ئێمە قبول ناکەین شتێک فەرزکە ڕاستە ئەوە برای ئێمەن بەشێکی کوردستانە پێمان باشی یارمەتی ئێمە بکەن ڕێزمان بۆ بۆچوونیان تێبینیان ڕەنگە رەخنەیان هە رەخنەی ئیجابی بەڵام کە تۆ کە لە بەشێکی کوردستان کاکیادگە ئەمە گرنگە چۆن بەچ ڕەنگەک تۆ ئەتوانی دەستکەوتێکی بە ئەم هەڵبژاردنە بە خوێنی زیاتر لە 2000 شەهید هاتە دی بە ئاسانی نەهاتووە چۆن کە پەنجەی مۆر ژنی 70 ساڵ و گەنجی 22 ساڵ و بەرەو سەرەوە کە لە بەشێکی کوردستان ئەم شتەر و ئەدە بەرەو چەسپاندنی مافی کورد بەرەو بەهێزکردنی پێگەی کورد لە هەر چوار پەرچە لە ناوچەکە لە جیهان کە تۆ هەوڵی دە بچووکی کە تۆ ناتوانانی کێ بچووکیە کاتەوە لە ڕۆژئاوا کێ لە باشوور کێیە لە ڕۆژئاوا ڕێژەی دەنگدان زیاتر لە تەسەووری لە ڕۆژئاوا ئەم هەڵبژاردنە ئەم قوربانیە وەکو خۆ دووتت بچووکە کاتەوە کێ لە باشوور بچووک نابێ ئەزانی شتی تۆ خۆ دووتت سەیدەمی خۆت ینی ئەم بەیانامەیە کە باست کرد بەدا باشە لە ڕۆژئاوا کێیە لە ڕۆژئاوا ئەنە کەسە و ئەو حیزبانەی کلاسیکی کە تەسیریان نییە کە بە ئێمە چیمان کرد لە سەرەتاوە لە سەرەتای شۆڕش لە سووریا و ڕۆژئاوا وتمان وەکو تەبدەم وتمان با هەلو مەرج گونجاوە با دەست پێ بکەن لە ناوچەکانی خۆی لە سەر خاکی خۆمان ستاتۆی خۆمان وتمان زۆر دێمەوەلا دڵنییا سپاس دەکەم کاگارام ئاماژەی بە زۆر شتدا وتی ئەم هەڵبژاردنە لە خۆڕان نەهاتوەتە دی لە خۆڕان نەگەشتووە بە ئەنجام چەنەها کەس لە پێناوی خوێنی ڕۆژەوە ژنی تەمەن بە تەمەن و تەمەن 70 ساڵە ڕوات دەنگ ئەدا و باس لە واکری کە لە 150 لە دۆخی شەڕە لە 150 خەڵک دەنگی داوە وەوتی تەنها بۆ دوژمنانی کورد ڕۆژێکی ڕەشە ئەگینا بۆ ئەوانەی کە دۆستی کوردن و کوردیان خۆشەوێ ڕۆژێکی دێرۆکی و مێژوویە ئێوە بۆچی پێتان وایە کە کاتێکی خراپ ئۆکێ بەر لەوەی وەڵامت بتەمەوە دەمەوێت ئاماژە بە هەڵبژاردننی کوردستان کرا لە ساڵی 91 طبعاً کە هەڵبژاردننی ساڵی 91 کرا لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕی 91 ئەم هەڵبژاردنە لە نەتیجەی چیەوە بوو قەرارێکی مەجلیسی ئەمن هەبوو تایبەت بوو بە پاراستنی هەرێمی کوردستان ئەمە لەلایەک ئەمە ئێستا بۆ کوردستانی ڕۆژاوا نیە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە سەنەدێکی یاساییمان هەبوو سەنەدە یاساییەکە چی بوو بەرەی کوردستانی بۆ ئەو یاسایە بوو ئیزافەتەن بۆ ڕێکەوتنامەی 11 ئازار کاتی خۆی کە لەلایەن عێراقەوە حکمی ذاتی درابوو بە هەرێمی کوردستان و خاڵی سێم لە هەمووی گرنگتر کە ئەو کات ئێمە کردمان بەداخەوە ئێستا لە ڕۆژاوە پەیڕەو نەکرا هەموو لایەنەکانی سیاسی لە هەرێمی کوردستان بەشداریان لە هەڵبژاردنەکانی ساڵی 92 کرد بۆ پەرلەمانی کوردستان ئەمە لەلایەکی تر ئەوەی کە پەیوەندی بە پرسیاری جەنابتەوە هەیە طبعاً ئێمە دەستخۆشی لە هەر خەباتێک ئەەکەین و لە هەر ماندووبوونێک ئەەکەین و لە هەر تێکۆشانێک ئەەکەین هەر لایەنێک هەر جیهەتێک لە پێناوی ئازادی لە پێناوی دیموکراسی لە پێناوی هێنانەدی مافەکانی گەلان بیدات اینجا ئەم لایەنێکی کوردی بێت یاخود لە هەر وڵاتێکی سەر ئەم زەمینە بێت کە لە پێناوی ئازادی و دیموکراسی و لە پێناوی هێنانەدی مافەکانی مرۆڤ خەبات بکات بەڵام کێشەکە لە چییە نەک هەڵبژاردن لەگەڵ ئەم هەڵبژاردنە چییە ئێمە بەیتی قەسید بەیتی قەسید مشکلەکە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەم بەیاننامەی دەرکراوە طبعا سەرۆکایەتی هەرێم مشارەکە تەرەفێکە لە سەرپەرشتی کارە لە لایەنەکانی ڕۆژئاوا بۆ لەبەر ئەوەی ڕێکەوتنامەی هەولێریەک و دوو هەیە ڕێکەوتنامەی دووچیەیە سەرۆکی هەرێم هەڵبژاردننی کردووە جگە لەمە سەرۆکی هەرێم ڕۆڵی هەبووە لە کورد بە شێوەیەکی گشتی سەرۆکی هەرێم پەرلەمانی کوردستان لە شکست پێهێنانی تیرۆریستان و داعش لە کۆبانێ سەرەڕای ئەمە سەرۆکی هەرێم دەوری هەبووە ڕۆڵی هەبووە لە ناردنی هێزی پێشمەرگە بە هاوکاری و موافقەکردنی پەرلەمانی کوردستان بۆ کۆبانێ ئەمە پەرلەمانی کوردستان احترافی بە کانتۆنەکانی ڕۆژئاوا کردووە ئێمە هاوکاریمان کردووە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام ئەوانەی کە استیغلالە بەڵێ استیغلالی دۆخەکەیە بۆ لەبەر ئەوەی هەڵوێستێکی بەکارهێنانی
بەقەناعەتی ئێمە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی نەتەوەییەوە ئەم هەڵبژاردنێکی پڕ کێشەیە لەبەر ئەوەی هەڵبژاردنێکە زۆربەی بڕیارەکان لەلایەن پارتێکی دیاریکراو لەلایەنێکەوە دراوە نەگەڕێنرانەوە بۆ مەرجعێکی سیاسی یاسایی بە شێوەیەک لە شێوەکان حساسیەت هەیە لە نێوان پارتی و پێدا ئەمە تا چەندە پێوەستە بەم ناڕزایی پارتی لەم دۆخەوە سەرۆکایەتێرێن پرسیارەکە جوانە بەڵام ئەگەر بهات باو هەموو لایەنەکان بە ژێری ڕێکەوتنامەی دهۆک بەشداریان لەم هەڵبژاردنە کردبا من قەناعەتم وایە 100% سەرۆکایەتی هەرێم و هەموو حیزبەکان لە هەرێمی کوردستانی عراق بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزباییان لێ دەکردن و دەستخۆشیان لێ دەکردن بەڵام ئەگەر ڕوخسەتم بدەین ئێمە لەلایەک لە ڕۆژئاوا هەڕەشەی تیرۆریستانمان تاوەکو ئێستا لەسرە ڕاستە ئێستا بە هیمەتی هەموو لایەک شکاون و هەڵوێستی هاوپەیمانان کە هەمیشە جێگای سوپاسە دەورێکی باڵای هەبووە بەڵام لە هەمان کاتدا دەبووایە چاوەڕێ بکرابایە مناقەشە زیاتر بکرابایە بگەنمانە قەناعەت بۆ ئەوەی هەموو حیزبەکان بەشداریان کردبا دوو تاوەکو ئێستا بجوودی عناسر و نیزامی ڕژێمی ئەسەد ئەمە واقعەکە لە کوردستانی ڕۆژئاوا لە شارەکانی ڕۆژئاوا وجودی هەیە کاکە تەنسیق هەیە تەنسیقی مخابەڕاتی هەیە ئەمە خاڵی شارانەی کاڵبژاردننی و خاڵێکی تر ئەگەر عفوم بکەیمە ڕخسەت خاڵانە نەکەم باش لەگەر ڕێژیمی سەدامش وەکو هەرێمی کوردستان وەکو حزبان علاقات هەبوو تا پێش چەند ساڵێک یعنی باسی ئەم بەڵام شۆڕش دژی چییە شۆڕش دژی چییە و خاڵێکی تر نسبەی مشارەکە بۆ شوێنێک بە قەناعەتی من نسبەی مشارەکە بۆ شوێنێک کە حماسەتی کوردایەتی لەو پەڕی دەرەجە بێ کەمتر لە پەنجابێ بەڕاستی کارەساتە بەڵام ئەدی ئەگەر لایەنەکانی تر مشارەکەیان کردبا ئەگەر لەسەر ئاستی دەولی ئاماژە بەوە کرابە هەڵبژاردنێک کراوە ڕێژەی مشارەکە لە 170 زیاتر دواتر چیە لەوەی کە بەبێ لایەنەکانی دیکە دواتر ئەگەر ئاخر خاڵ ئەوەیە مەسەلەن بۆ لە کانتۆنێک بکرێت لە کانتۆنێکی تر نەکرێ مەسەلەن لۆ چاوەڕوان نەدەکرا هەموو لایەنەکان پێکەوە هەمویان لە سەرجەم کانتۆنەکان هەڵبژاردن کرابە بۆیە پێم وایە لێرە بەڕاستی ئێمە ئەگەر بهات بە هەموو لایەنەکان مشارەکەیان تێدا کردبا دووبارە دێڵێمەوە سەرۆکایەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان دەستخۆشی لێ دەکردن بەڵام هەڵوێستێکی دەتوانین بڵێم تاکلایەنە سپاس دەکەم کاکارزان فەرموو پرسیارەکە دەستان خۆش پێش ئەوە بەڕای من برادران تەفدەم دووفاکان نوان لەوەی کە ڕێکەوتنامەکەی دۆ یعنی کە هاتنە دەرێ هوتیان تەواو هەموو شتێک مەرجعێت لە بۆ ئەو ڕێکەوتنامە لە پاشان سوونەوە یعنی وەچی برێ بێمنەتەشیان نوان پاشەوەی کە وەزعی ڕۆژئاوا بڕێک باشتر بوو تیرۆریستانی داعشکان پرسیارەکەشم ئەوەیە بە خۆیان کە لە ڕاگەاندنەکانی ینی پێدە و ئەو برادران خۆیان بە ساعوی هەموو شتێک دەزانن يعني چاوەڕیان دەکرد ینی ڕێژەشی زۆری دەنگ بەدەستبین کە ینی خەڵک بەشداری کرد دەنگی زیاتر بەدەستبینی دەبینی 150 خەڵک یان کەمتر بەشداری کرد ئایا بە خۆیان بە سەرکەوتنی دادنەوە هەڵبژاردنە لە بە خۆیان زۆر سپاس دەکەم مایکەکە بچێتە لای کاک محەممەد پێم وابێ مایکی لایە دێمەلات کاک شێرزاد وەکو کاگارامی ژووتی وتی کارەساتە لە جێگەیەک لە کانتۆنێک کە دایەتی تایدا لە ئاستێکی زۆر بەرزایە هێشتا لە قۆناغی شۆڕشن لە 50% کەم تر بەشداری بکەوە پرسیارەکەی کاکە کارزانیش ینی جارێ کۆمیسیۆنی بەڵا بریار وای بەیانی ئەم وردەکاری و تەفاسی ڕێژەی دەنگدان و نەتائج بەیانی وابزانم دەریەکەن ئێمە ئێستا بەڵام بەرایەکان واڵێن ینی بەرایەکان بەڵام کە هەر باف جەدەلەن سەدا پەنجابیژی کەم نییە لەم هەلومەرجە لەم دۆخە ینی نمونە لە شارۆچکەی تلتەمر تأجيل كراتشون لجير كنترولي يوانين طبعا لجير كنترولي كردي طبعا حسناكي بنجالة صدق نتنيا كردش عربيش بجدار بو مسيحي وسوريانش يعني اما يعني بغوري بيروي ديمقراطي صدا بنجا نسبەیەکی باش و معقول و زۆر باش ئەتوانم بڵێم لەو هەلومەرجە کە ئێمەتیان کارەشە لە سەرمانە ئەمبارگۆ لە سەرمانە خۆتان ئەزانین دەوڵەتی داگیرکەر بۆ کوردستان ناکەن لایەنەکانی دیکەشییا بۆ ڕێژەکە زۆر زیاترە بوو هەڵبژاردنەکە میستاقیەتی زیاترە بوو ئەزانی چۆخۆ ئێمە پێمان پەلەی چیتان بوو بۆ ینی بێهیوا بوو لەوەی لایەنەکانی ئەزانی چی پەلەی چیمان یعنی ئێمە لە دەرفەتێکی مێژووین هەڵێکی زێرین لە بەردەمانە فرسەتێکی زێرینە ئەمە ساڵێک تێپەری ئێمە دەمانەوەی کولتور و چاندی دیموکراسیەت کە دەنگی خەڵک سەنگی مەحەک بێ سندوقی دەنگدان ئەمە ساڵێک تێپەری کاتی هەڵبژاردن هاتووە ئێمەش هەڵبژاردننی شارەوانی پێمان کەمتر نییە لە هەڵبژاردننی پەرلەمانی بەعکسەوە گرنگتریشە ڕەبتی بە ژیانی خەڵکە بە خزمەتگوزاری بە ژیانی ڕۆژانای خەڵکی یعنی ئێمە تەواو ئێمە یعنی
حرەکەی مێژوو جوڵانەوەی مێژوو لە ڕۆژاوای کوردستان دەست پێ کردووە چاوەڕێ حیزبەکانی دیکە ناکەن با بفەرمونون ئێمە وتمان کۆمسیۆنی باڵا وتی ئێمە تاجیلەکەن دوو مانگ بە مەرجێک ئێوە بەشدار بن هەر ئامادە نەبوون بەشدار بن وتیان نایمە واژۆ ناکەن ێ باشە کە تۆ بەشدار نابە بۆ ئەتەوێ ئەم نمونەیە بەدوا بخێ یعنی ئێمە منەوە لە کاکشەلات بۆ وەڵامی ئەمە حرەکەی تاریخ ناوەستە بەڵێ کاک محەممەد فەرموو برنامج كاك شهرزاد ري برای شهرزاد برای دو روزات مال برای فیسبوک كده هات نفسادن جو تفدمي جانا كسر جوتبو طبعا بشتي شرطي انا كسر جوان جوتبو امي اول بجاتنا باجلين قلنا حدا خط جوان خستبو جو امي بس بشتي او تعهداني بشتي وان معنا مشاركه بكن يعني ام بردوام بكن وان جوتبو نا قبول نكربو ام تخازن راس فيش ناس بكن راستي انا راستي بتساد داز كرم بكن فرموا بردوام بتساعد ده يعني انا كسي يا يعني عالم قشي ناسكري خلتي قشي ناسكري لسر خاك كردستان روجاوا يعني تبدم به ولا بيد به تشي بروجي داتين جي بروجا هي انا كستمي او تشار هيك تشكينه ناهل بقي سري يعني ام دخواز ناس ممكن انا كسي حياه كنجي سيارك التنابو كاك شيرزاده فرق نيه كي بس بك يعني دخواز الناس يعني انا كسي شما بتشتي وادك عالم كان قش كان ويقن عطاه هاني برسيلي دوام بو منه بلى كاك شلات مش بس باوته يعني خويتي قش كبسيارك ابو بلى تمام ام دخواز الناس بك يعني انا كساح تنجي واب تش بيمان تش به تش اتفاقي تش به زور به هولير به زور سپاس کاک محمد مایکە کە بچێتە لای کاکتوانە ئەرکنەبێت لە ریزی سێهەمە کاک شێرزاد بەشێکی پرسیارەکەی ڕووی دەمی لەیەوە بوو کە باستەوا کرا کە ئەکرات تەجیل بکرا بایە قسەیەکی وا لە ئارادا بوو دواتر خۆی باسم کرد ئێستا کۆمیسیۆنێک ئێمە کۆمیسیۆنی باڵا یعنی کۆمیسیۆن جهەتێکی سربەخۆیە ئەرکی جێبەجێکردن و ڕێخستن و تەنزیمکردنی هەڵبژاردنەکە وەک چۆن لە هەموو وڵاتانی دیموکراسی و لێرەش لە هەرێم و لە عێراقش هەیە ئەم شتە کۆمیسیۆن وتی باشە ئێمە دوو مانگ تاخیرەکن تەجیلەکن بەڵام بەمەرجێک یعنی ئەم تەجیلە هەر کات بە فیرۆبردن نەبی یعنی خۆ ئێمە یاری مناڵان نییە ئەمە مەسلەی شۆڕەشە ئەزمونێکی حکومرانی ئەمە ستاتۆی کورد ئەمە نمونەیەکی کاریگەری ئیجابی لە هەر چوار پەرچەی کوردستانەکە لە بزوتنەوەی دیموکراتی لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیهانی عەرەب و ئیسلامی بەگشتی یعنی ئێمە ئێستا مێژوو ئەنووسن لە ڕۆژاوای کوردستان بە خوێن و فرمێسک يعني تو معقول نيه والله تأجيل كدو ماك بلا من تعهد نادم كبي باش بو تأجيل شي ما كرنا كاك بس والله باكر يشتكانا بيزنس كود بارد كده مسألة تأجيل وتعهد نيه يعني إما استال فيش هو بيماني يعني والله ما أتوني تبيش وتو ما ناقرتانا ودو ما يجدوا خيبر بوي بجداري بكني مسألة أول نبو الله بجدار نعم مسألة دو مانجو سي مانجو بازنروج ودو حفتي وسي حفتي نبو مسألة هردو خالي تريم ماوا اتفاقية دهوك أو دوي تنفيذ بدواي إما توانب مؤسساتي هاوبش إيه منتخب قبل جماور درس بكن معقول نية إما تا استا أو بيماني دهوك درس ما نكرد وتطبيق ما نكرد والواري براكتيك وإما برون انتخابات أو هاو بيماني تدواي أمال بجارنا وأشكرا كذي جامعة كان بالنسبة له ماوا طبعا يشتهر بردوام أو بيماني تكم تناقشتم أو هاو بيماني تيا استماوى طبعا يعني إما بقناعتي من دوي إرادة خير هب الله هردو لا يتردمش لا أنا كسش جارك درت وأنا بني كريزي ويكتير كرد تحقيق وكلا روج أواي كردستان أجر كرد نبي بيك كردستان سوريا هيش نتوان الشكي بك أو دفت زيرين وكو أبرد درق صدق هاتوا استابو كرد أجر كرد نتوان بيك ريز ب ويقدم ويكرنج ب أو فرصة أو دفت احتمال للدست بشيء إيه باش بو بجدارنا من تينا بو بجدارينا كان يعني مسألة بجداري استباسم كرد كاكا أو اتفاقية هوك هي مسألة أو يكبوني كرد تنظيم كراوا يك خال دو خال سي خال خالك استاجب جيبوا أو مسألة اللي فقر درس بوها مو مازان دو خالي تري رئيسي ماوا كاتي أو هر دو خالي تري رئيسي إما تواني من تطبيق بكري أو كاتدروين بو انتخاباتي برلمان وبو انتخاباتي بلديات وبو همو انتخاباتي تريش معقول قضية يمشقوا من حكومتي للرج آوا دامو دزقاي إما حكومتني راسه أو عن حكومتني بلي لخالي صفر آخرتو كاتي كتو كاريجر نبو بجدار نبو لرش هبو 2000 كاكا مثلا مبدئي شراكتها يعني ديمقراطي دا مزراتو توقعت لي نبو ديارة وشي يعني تاكلا انا كاكا ناب هفالاني تفهم تعليماتي بدا بانا كسا وحزب كان يتر ناب اوامري بدا بخلط لبروي هاوشاني اوام مسألة شراكتيه يعني مبدئي شراكات في وسط هفالاني تفهم قبولي بك يعني انا كسا وتفهم
و هەموو حیراکی کورد لە سووریا ئێستا بووە بە شیرێکی ئەو هاوپەیمانی دهۆک نا بە هەواڵانی تردەم بڕۆ تعلیماتی بکرێت کاکا سەری ماک انتخاباتی فلان تشتە دوایی سەری ماک انتخاباتی پەرلەمانەوە یەکەتی خۆی ڕێ بخن و دوایی هەموو هەڵبژارتون و هەموو شتی پێکەوە بکەن. سپاس دەکەم کاک سەبری بێم وەلای جەنابەت بۆەوەی کاتەکە بە هاوسەنگی دابەش بکەم. بێگومان ڕای خۆشت لەسەر قسەکانیان بکە بەڵام لە لێدوانی وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێمە ئەڵێت ڕێکەوتنی هەولێر بۆ ئەو مەبەستە بوو بەڵام لایەنێک جێبەجێ نەکرد پاشان ڕێکەوتنی دووەکیش دەرفەت و ئومێدێکی دیکە بوو بەو ئامانجەی هەموو لایەنەکان پێکەوە و بە یەک گوتار و یەک هەڵوێست خزمەت بە دۆز و هیوای گەلەکەمان لە ڕۆژئاوا بکەن. هەست ناکەی ینی بەڕای جەنابەت ئەمەی کراوە بە شێوەک لە شێوەکان خزمەت بە دۆزی کورد ناکات. معقولە لایەنێک شەهیدا بدت و بەرسینگێ داعش بگرێت و خۆینێ بڕێژێت ئەو لایەنە خزمەتی کورد ناکە ئەوە معقولە لە فەرهەنگی سیاسییان یان تەنانەت ئەخلاقیشدا کە لایەنێک بە سادان شەهیدی داوە کە دنیا و عالم پێ ئاگادارە ئەم داستانی کە لە کۆبانی تۆمار کراوە معقولە ئەو لایەنە تۆمەتبار بکرێت کە خائینە ئەنکا کورد نییە کێ تۆمەتباریەکە کە خائینە و کورد نییە ئەڵێ وا ئەڵێن کێ آخر کی بە هەر واضح نییە لای من ئێستا بینەرێک دانیشتووە کێ ئەڵێ ئەو لایەنە خائینە و کورد نییە پرسیارەکە جەنابەت وا بگوتی ئەڵێن لیان قبول ناکە چونکە ئەوە دژی کوردە من نەموت وشەی خائین لە دەمی من نەهاتە دەرەوە کە دژی کورد بە بۆ معنە دێکا یادگار یعنی تو چۆن ئیزباتێکی کوتونەتەوە پەروەری ئان نیشتیمان پەروەری لە کاتی پێویستدا ئیزباتێکی ئەم تشتی بشکۆڵانە من تو پێک ناکەن لەسەر واژووی هەڵبژارتن یان کاتی هەڵبژارتن ئەمانە مەقایسی جیانە ئەتوانن بەرەو گۆڕین ئەتوانی بگۆڕی بەڵام خەتی استراتیجی گەورە لە ڕۆژئاوا ئێستا معەڕەزە بۆ تەهدید بۆ نەمان و دنیا عالم پێ ئاگادارەکە کە بیانیەکان قەسنی سیاست و خەباتی ملەتی ئێمە لە ڕۆژئاوادن بیانیەکان ئەوڕۆپی ئەمریکی ئەفریقی ئەفغانستانی معقولە کاکە ئەدگار ئەفغانستانی و لە دەوڵەتی عەرەبەکان هەموو خەڵک سەری سۆرماوە بوو خەبات و بەرخۆدانی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەرامبەر بە توندترین هێزی تیرۆر ئێستا بێن تۆمەتی ئەولانە بکەی کە وەڵا کورد تو کەمە یان تو دژی بەرجەوەندی گشتی کوردی لەسەرمە کردووە باسی خیانەتیان نەکردووە باسی ویان نەکردووە بڵێن ئەوان خائینن باسی ویان نەکردووە بڵێن کورد نین ئەڵێت تاکلایەنانەیە و خزمەت بە دۆزی کورد و دیموکراسی ناکات دەکرێت تاکلایەنانە بە بەڵام مەکیافیلیش هەیە جاریوە سیاست هەیە واقعی دەبێت تەعامل بکەی کە من هەمیشە بڵێم وەرە خاتری سیاسەتی ماکیاڤیلیانە بۆ جێگەی خۆی هەستەکەی لەوێش ئاساییە لە کاتێک ئەوان لە دۆخی شەڕان لە کاتێکە لە سێ کانتۆن لە جەزیرە و کۆبانێ و ئەفرین تەنها ئەتوانن لە جەزیرە هەڵبژاردن یعنی کۆبانێ هێشتا لە حاڵەتی شەڕایە یعنی ئەگەر ئێستا لە باشووران ڕۆژئاوا ئەگەر شەر بێ بەردەرگامان من بڕۆم شەر بکەم بڵێم کاکە وەرن ئەوجا بە تەسفیەت حەساباتی خۆمان بکرد تۆ شەرت و شری بە منەدی ئەمە خەلەل لەوێدایە ملەتی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە ژێر گەفی گەورە ئەنسار و جەبهە و داعش و ماعش و هەمویان لە باشوورشەوە بکایکە یادگار با جاری لە باشووریش پێت وایە لە باشوور ئێستا خەتەری هەری گەورە ئەوەیە سنگەری بەرامبەر داعش تەسفیاتی تر با بمینە من و تو پارتی یەکەتی پارتی گۆران یەکەتی و نەزانم کی ئەم تشت لە ناوبەینی خۆمان لە ماڵی کوردی ڕێک دەکەون بەڵام دژمنمان یەکە چونکە کە دژمنمان هات بۆ هەموو لایەک دێ ئەو کاتە خەتابمان ئەوەیە ئێمە یەک دەنگمان هەبە یەک هێزمان هەبە یەک بەرەمان هەبە بەرامبەر بۆ وانە بوو هێزی کوردی لە ڕۆژئاوای کوردستان بۆ باشوور پشتگیرە هەماهەنگە هەمیشە بە پێشنیار بە شەهید بە خەبات بە چەک بە داعمی ڕۆجسی بە داعمی دی کوردانی ڕۆژئاوا هەمیشە هاوکاری ئێمەن بۆ ئێمە ئەن بەعزەلایەک دایانەوێ مای خۆ لە ڕۆژئاوا بکەن با ئێمەش هاوکاری بکاکە با ڕێز لە ئیرادەی ملەتی ڕۆژئاوا بگرێت ئەو کاتە فەوتا کە لایەنەکان هەرکی بەها ئیرادی خۆ فەرزکە لەسەر ملەت ئیرادە فەرزدارم لە دوای ناوبڕەکە کاگاران وەڵامی ئەوانە باتەوە ینی ئەڵێت لایەنێک هەیە کە دژایەتیە مۆزاکە لایەنێک ئەوێ قسەکانی خۆی فەرز بکات من بناوی تۆ قسە نەکەم من دەمەوێتماشکەرەی ئەڵێم تێبگەی کام لایەن لە باشووری کوردستان کام لایەن بزانین مەبەستی ئەڵێم بە باشووری کوردستان بە متەمەسل بە پەرلەمان بە سەرۆکاتی بە ئەحزاب بە هەموو تشت با پشتەوان بە و هاوکاری ڕۆژئاوا بەڵام مای خۆ دێنەکە سەرۆکی هەرێم
چەندین ساڵە هاوکارە سەرپەرشتی چەندین ڕێکەوتنامەی لە نێوان لایەنەکان کردووە چەندین وەکو سەرۆکی هەرێم وەکو پەرلەمان بە هەمان شێوە ئەو وەکو حیزبیش خطوات هەبووە وەکو حیزبیش خطوات پەرلەمانی کوردستان یەکەتی نیشتیمانی کوردستان پارتی دموکراتیک هەمویان پەسەندی ڕێککەوتنامەی هەولێر و دۆت ناکرد پشتەوان نەبوون کام لایەنی پەرلەمانی پێشنیاری ناردنی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد بۆ کۆبانێ من ئەو هەموولان بەشدار بوون و فراکسیۆنی پارتی نەبوو هەموولانی کوردی یەکەتیە پارتیە تەواو کەواتە ئەم لایەنەی کوردستان تۆ بۆم ڕوون بکەرەوە کێ ئێمە وەکو یەکەتی مای خۆتی دەناکەن بە فەرز وەڵامی پرسیارەکەی من نادێت ئێمە پشتێوانی کاکە یادگار بەڵام ئیرادی خۆمە فەرز ناکەن لەسەر لایەنەکە ئێمە هاوکارن پێمان دەکەن عزیزانم دێمەوە لات ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە هیوادارم میوانەکانم ڕاشکاوانەتر قسە بکەن. بینێرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجاردیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان. کاگەران بێمە لای جەنابەت ینی بە شێوەیەک لە شێوەکان باس لەوە ئەکرێت و هەست بەوە شەکرێت لە قسەکانە کە پارتی دیموکراتی کوردستانە پێی خۆش نییە ینی چۆن بڵێ نازانم چۆن دایبنێم دڵخۆش نییە بە هەنگاوەکانی پێیە دەوتە تەبدەم لەوێ لەو بەشەی کوردستان طبعا نەخێر بەم شێوێنە چۆنا مۆضوع لێرە کاک سەوری باسی سەپاندنی ئیرادەی کرد بڵێ ئەگەر مەبەستی من ئەوە دەڵێم ئەگەر مەبەستی پارتی دموکراتی کوردستانە طبعا دوراوی ئەڵێم ئەگەر لایەنێک هەبە بیری بکە ئیرادەی ئەم ملاحەزە هەیە گوایە پارتی دموکراتی کوردستان دەیەوێت ئیرادەی خۆی بسەپێنێ بەسەر ڕۆژئاوا طبعا ئەمە وانە شتێکی شاراوە نیە تا بڵێن لێرە مۆزوعەکە لێرەدا چییە مۆزوعەکە لێرە ئەسڵەن پارتی و سەرۆکاتی هەرێم و هەرێمی کوردستان دەرفەتی هەبووە لە ڕابردوو لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی ئەگەر بە شێوازێکی تر تەداخلی لە کوردستانی ڕۆژئاوا کردبا بەڵام بۆ پاراستنی ڕێساکانی یاسای نێودەوڵەتی و بۆ پاراستنی بەرژەوەندی گشتی سەرۆکاتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان ئەوەی نەکردووە و مەوزوع لێرەدا ئیرادە نییە سەپاندنی ئیرادە نییە مەوزوع لێرە پاراستنی بەرژەوەندی نەتەوەی کووردا من ئێمە بەداخەوە بە قۆناغێکی خراپ داڕەت بووین بەڵام لە دوای هەڵبژاردننی ساڵی 92 تاوەکو ئێستا چەندین هەڵبژاردن کراوە فەرمونون ئێستا لە دواترین هەڵبژاردنەکانی کە لە کوردستان ئەنجام درا ئێستا هەوڵ دەدرێت لە هەموو پارێزگاکان ئیدارەیەکی بڵێن هەمەلایەنە پێک بهێندرێت لە پارێزگای هەولێر لە پارێزگای دۆک لە پارێزگای سلێمانی من دەڵێم بەداخەوە خۆزگە ئەو هەڵبژاردنە هەمەلایەن بووە لەبەر ئەوەی ئەگەر 10 ساڵی تریش ئەم تاکلایەنە لە ڕۆژئاوا بەردەوام بێت ناچارن مستەحیلە ڕۆژێک لە ڕۆژان دەبێت هەر بگەڕێنەوە بۆ بەشداریکردنی هەموو لایەن و پارتە سیاسیەکان هەم هەملەوەکان هەندێک لایەنی ڕۆژئاوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نزیکن و هەندێک لایەنی ڕۆژئاوا لە پارتی دیموکراتی کوردستانەوە نزیک و قسەیەکی تریش ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان نیگەرانە چونکە ئەو لایەنانەی کە بە شێوەیەک لە شێوەکان نێوانیان خۆشترە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەشداریان نەکردووە لە هەڵبژاردنەکە ئەم ڕایە تا چەندە ڕایەکی ڕاستە شتێکی زۆر ئاساییە دوو پارتی سیاسی لە دوو شوێنی جیا یاخود لە یەک شوێن لە وڵاتێک لە هەرێمێک یاخود لە دوو هەرێم و دوو شوێن ئایدۆلۆژیەت و بیرکردنەوە و هەڵسوکەوتەکانیان لە یەکتریەوە نزیک بێ هەندێک مەساڵحی مشترک لە نێوان پارتەکان لە یەکتریەوە نزیک بێ ئەمە لە فەرهەنگی سیاسی هەم لە ڕووی یاساییەوە شتێکی تەبیعیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە لایەنەکانەوە هەیە ئەوەیە دائیمان یاخود ئەوەی کە پەیوەندی بەو بەیاننامەوە هەیە لەبەرچی ئەم بەیاننامەوە دەرکراوە هۆکارەکە ئەوەیە بەڕاستی بۆ داهاتووی ڕۆژئاوای کوردستان خزمەت بە بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد ناکە و لە هەمان کاتیشدا وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد سەرۆکاتی هەرێم بە زۆرێک لە زۆرەکان بشارەکەی پێکراوە و ئەوانیش ئستعدادیان دەربڕیوە فەرم و تەماشای لێدوان و بەیاناتی پێدە و ئەحزابەکانی تر بکە کاتێکی ئیتفاقیاتی هەولێر و دۆ کراوە خۆشحاڵی خۆیان دەربڕیوە وەکو لە بەیاننامەکەەوە هاتووە لە ڕوونکردنەوەکەی وتەبێژی سەرۆکای ئەڵێت مای قبولکردن نییە مای قبولکردن نییە چی ئەەکەم طبعا مای قبولکردن نییە ئەگەری ئەوە هەیە
دەرەنجامەکان قوبڵ نەکرێن و هەوڵ بدرێت جارێکی تر هەڵبژاردن لەم کانتۆنە بکرێتەوە بۆ ئەوەی هەموو لایەنەکان ئەگەر بەشداری تێدا بکەن و ئەگەر نەیان کردەوە بێگومان مای قوبڵکردنیە طبعا وەکو دەرەنجام لەلایەن سەرۆکایەتی هەرێم و لەلایەن پارتیکردنەوەی هەندێک بوو نەخێر بەڕاگەتی من زۆر لە کاتی خۆی بوو لەبەر ئەوەی بەڕاستی هەڵوێستی جەنابی سەرۆک زۆر هەڵوێستێکی محریزانەیە چونکە لەژێر سەرپەرشتی ئەو هەردوو لا ئەم ئتفاقیان مۆر کردووە دەبواە هەردوو لایەن دەق بە دەقی ڕێکەوتنامەکە جێبەجێیان کرد بە و پێوەی پابند بووانە ئێستا لایەنێک پێوەی پابندە بەڵام لایەنەکەی تر پێوەی پابند نییە بۆیە لێرە نەخێر لە کاتی خۆیتی و پێم وایە بە پێی پێوەی ئێوە کێ لەم دوو لایەنە زیاتر خەمی کوردێتی قەناعەتمان وایە هەموو لایەنەکان کێشە لەسەر ئەوە نییە کە چێ خەمی کوردیتێ من لایەنێکیان پابند بوو لایەنێکیان پابند نەبوو ئێستاش دەڵێم ئەنە کەسە پابند بووە بەڵام پێدە پابند نەبوو بەڵام کێشەکە عفەن کێشەکە لێرە ئەوە نییە ئێمە متەکیدین بەس ئەگەر ڕوخسەدم دەیکە ئێمە متەکیدین هەموو لایەنەکانی ڕۆژئاوا گومان لە کوردایەتی و لە دڵسۆزی و لە بەرخودانی ئەوان نییە لە تورکیا لە ڕۆژهەڵات لە باشوور بەڵام کۆمەڵێک پرسیار بۆ بەیاننامەکە دەرکراوە بەڕاستی وا باشتر بوو کاکە تۆش لەگەڵ ئەوەنی هەموو لایەنەکان پێکەوە بەشداریان کردبووە کاک شێرزاد وە بەڵام بۆ دەتانەوێت بۆ دەتانەوێت حزبیان بۆ دەتانەوێت حزبیان درێژە بە هەیمەنەی ئەمە خاڵێکی زیاتر لە 18 حزب بەشدار لەم هەڵبژاردنە ئێمە پێمان باشە لە کۆی چەند حزب لە کۆی چەند حزب 18 حزب بەشدارە حزب زۆر لە مەجموعی کەسە هەمووی لە مەجموعی چەند حزب 4 حزبی کۆمبارسن باشە با 4 بێت 4 و 18 22 لە کۆی 22 حزب 18 بەشدارە وای خۆ وای کاکشەلا ناکاکە هەروانیە مەسەلا ئەنە کەسێ بە قەنەعەتی من لە هەڵبژاردن ناترسی و هەمومان زانیجێگە ئەنە کەسێ خودی جەماوەرە لە ڕۆژ ئاوای کوردستان باش هەڵبژاردن باشترین فرسەتە بۆ ئەو قورسایەتی ئێوە و پێگەیەوە حزبێکی کلاسیکڵێ حزبێکی کلاسیکن تەسیرتان نییە لەسەر ساحەی کورد شارعی کورد چقامی کورداوای کوردستان زۆربەی خەڵکی کورد سووریا نازانین خاڵێکی گرنگە بەڕوخسەتت خاڵێکی گرنگە ئێمە ئێستا وەک چۆن لێرە لە باشووری کوردستان کاڵێن سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت عینی شێوەش لە ڕۆژئاوای کوردستان دام و دەستگەمانەی مەسەلە نەتەفدەمە ڕاستە تەفدەم دام و تەفدەمی دارەیانەدات هەلگیری تەفدەمی دارەیانەدات تەنها تەفدەم نییە بەدەیان حزب و ڕێکخراو تەفدەم ڕاستە تەفدەم هەلگیری شۆڕەشی ڕۆژاوای هەلگیری دارشتنی سیاسەتی خەڵی ئەو دەیان حزب و ڕێکخراوە لە زمنی ئەو 18 حزبن کە باست کرد طبعا چۆن ئەی ئەوانەی تر بەعەرەبیش ئەوانی تر بەشدار نەبێت کە پێ ئەڵێم وەرە 2 مانگ تەخیرەکەم کۆمیسیۆن ئەڵێ بەڵام بۆ تۆ پێی ئەڵێ وەرە ئەو ئەڵێ ئێمە هاوبەشین ئەڵێ مشتەرەکین تۆ بۆ پێی ئەڵێ وەرە ئەخرەزانی چی کە ئێوە خۆتان کردووە بە خاوەنی وەزعەکە بۆ خۆ ئێمە طبعا من 2000 شەهید ئێوە خاوەن ماڵن ئەوان نیانە ئەوان شەهیدیان نییە باسی ملەتەکەم ئەوان شەهیدیان نییە کاکشەلار ئێوە شەهید ئەمە 4 ساڵە ئەنە کەسەی شەهیدی هەیە و ئەنە کەسە هیچ قبوڵی ناکەگە کەسێکی پێی بڵێ وەرە فلاشتی بکە ئێمە وەگە پێش ئێستا باسمان کرد ئێمە شەریکن لە هەموو شت نابێ ئێمە بان هەواڵانی بەڵام بڵێن وەرە ئەمە کۆمپانی نییە ئەمە وڵات 2000 شەهیدمان داوە مەسەلەی 50-50 خۆسەپاندن لەسەر ئیرادەی خەڵک لە ڕۆژئاوا قبوڵمان نەکرد و پولیش ناکرد هاوپەیمانی دهۆک و هەیپەیمانی هەولێری یەکەم و دووەم هەموو هەر 50-50 بوون یعنی 50-50 قەدەری کوردە دهۆکوانی مەرجعیەتی کوردیان هاوڕیان ئەو بەڕێزانەی ماوەیەکی بە پرسیارێک بەشداری بکەن ئەرکە بێ پرسیارەکەیان لە هەر کەسێک بوو بینوسێتەوە بۆی هەموویان تێکەوە وەڵام بنەوە کاکتوانە فەرموو بەڵێ من دوو پرسیارم هەیە یانیشیان بۆ کاگارام و ئەوەی تریان بۆ کاکشەلالە ئایا مەرجە پێش هەڵبژاردن ئەو مەرجەعیەتە هەبێ و ئەگەر نەبێ هەڵبژاردن بە هەموو شێوەیەک ڕەتەکرێتەوە بڵێ سوپاس دەکەم ئەو خۆی دوو پرسیار بوو لە کاگارام بڵێ پرسیاری دووەمیشم بڵێ و تۆوتت کە بڕیارماندا نوێنەرایەتی تەفدەمیش بکەین لە جنێڤ دوو بەڵام چۆن بە خۆت بڕیار دەدەی کە
نوێنەرایەتی کەسێکی تر بکە زۆر سپاس کاک توانە کاک دەرباز کاک دەرباز فەرموو پرسیارەکەت بکە زۆر سپاس بۆ دەرفەتە دوو پرسیارم لەوە کاک شێرزاد گەر یەک پرسیار بێ زۆر مەمنونتانە بم چونکە دوو پرسیار بێ ڕەنگە وەڵامی بۆ وەرنەگرنەوە کاتمان بەرەو کۆتایی ڕۆ دیکەمە پرسیارێک مەمنونم سپاس ئێوە چ ناوێک لەو لایەنانە دەنێن کە بەڕای ئێوە غەڵەتن بەشداریان نەکردووە لە هەڵبژاردننی کانتۆنە بەڵێ سپاس دەکەم کاک ئەحمەد کاک شێرزاد پرسیارێکم ئاڕاستی کاک شێرزادەکەم ئایا کاک شێرزاد بێ پرسیارەکان بنووسیتەوە بۆی دوای بیر نەچێتەوە وەڵامیان بیتەوە بڵێ ئایا کاک شێرزاد دان بە پەرلەمانی کوردستان دانێت و ئەگەر دان بە پەرلەمان دانێت بۆچی باسی پەرلەمانی کوردستانی بە شێوەیەکی تر کرد و پرسیارێکی تریشمەیە ئاڵای کوردستان لە ڕۆژئاوا زۆر بەکەمیە بینرێت تەنها ئالای حەزبی نەبێت کاک دەرباز بووی جەنابەت کاک ئەحمەد کاک خەلیل با بفەرمێ ڕێزمان مایکەکە بچێتە لای کاک خالد ئەرکرێت بڵێ پرسیارمان لۆ بەڕایمان کاک ئەوە من دەڵێم ئەو انتخاباتانە ئەو هەڵبژاردنە تشتێکی زۆر مهم بوو یانێت ئەو کاتادا یانێ من دەڵێم بخوا قەنەعەت من دەڵێم ئێدی باسە ینی ئەو حەزبانە ینی دەبێ ئەوەی ئیسا لەسەر ئاردێک کار دەکەن خەبات دەکەن کینە کورد تێدا هەیە عەرەب تێدا هەیە مەسیحی تێدا هەیە ئاشوری تێدا هەیە سریانی هەموو پێکهاتەکە هەموو پێکهاتە تێدا هەیە لۆ ئێوە قبول ناکەن لۆ چی ئێوە قبول ناکەن زۆر سپاس کاک خالد کاک خەلیل پرسیارەکەت زۆر بوونە ئێستا ئەو حەزبانە دەڵێ پایدا واکرێ و تابدەمە واکرێ ینی وەڵی تشتێکی زۆر سپاس کاک خالد کاک خالد زۆر سپاس ئەتنە بێ مایکەکەی جەناب بچێتە لای کاک سۆزدار لەکوێ بوو بەڵێ دانیشە کاک سۆزدار فەرموو کاک خالد پرسیارەکەت بکە کاک شەڵال دەبێژێ تاجیل بکەن ئەنا کەسێک گوتێ تاجیل بکەن یعنی حاک هەنگی تاجیل بکەن پرسیارەکە چییە؟ پرسیارەکە تەبدەمێ ماجالس چێکردن بۆ هینزویە بەڵێ کۆنتۆن چێکردن بۆ هینزویە یا پەگێ چێبوو بۆ هۆزیە ینی حەیا کەنگی زیە کوردستان تەبیتی هەر ئێوەی چۆغێ وەختە پرسیارە من یەک ژێ وایە وێ ددیان چه برنامه انا کسی سپاس دەکەم مەبەست زۆر بەڕوونی گەیشتووە کاک سۆزدار با بفەرمێن سپاس دەکەم کاتم نەماوە ئەو سوالە مهمە برنامه وان ji بۆ ڕۆژاوا چییە چه حازرکردنە ئەو پرسیارەکەت ئەوەشی گەشت بڵێ فەرموو کاک سۆزدار ئەو مایکەی دیکەش بچێتە لای کاک هەڤاڵ ئەرنەبێ بڵێ مەبەستمە هەموو ئەوانەی ناویان نووسی بوو بۆی فەرموو دەنگ دەکات هەرچی پیرۆزیە وسپاسیە سەرۆک مەسعود دکمە گەێستام هەموو لێرەنە هەموو بشکلێک دیموقراتی قسەی دەکنە و ژئالیکی دە تشێمە نەژ حکوومەتە هەرێمە ئێوە شاوڵاتی کوردن و واجبەکە وەک کوردی ڕۆژاوا بەڵێ مشکلا مەژمەیە وەک ئیرۆڕۆ پەیەدێ یەپەکێ هەموو شەهید دەداتینە بەڵێ تەبدەم شەهید دەداتینە هەموو شەهید دەداتینە لە ئەن کەسێکت کرد بەڵێ ئەوان ئاماژەیان بەوە دا کاکە سۆزدار پرسیارەکەت چییە؟ پرسیارەمە ئیرۆڕۆ دەبێت چمەوە قبول نەکریە ئەن کەسێ تێکە بەنام مەدە مە عەبرەت گرتە ژە عەبدولحەکیم بەشار تۆ بۆچی دوو کۆنتڕۆڵ دەدەستەوەیە؟ بەلێ بۆچی دوو کۆنتڕۆڵە؟ ڕۆی برادر هی کاکە خالد بوو؟ بەڵێ ئستاذ عەبدولحەکیم بەشارە خوتاگل جنێبێ بگەرافێتا خۆگرتە گۆ من مافێ کوردان ئێستەندە من گەرافێتی ئەعدام بکنە ئیرۆڕۆ کە عەبدولحەکیم بەشار چت کە سەرساحێ ئیرۆڕۆ بوو سعود المەلە کاک بەڵێ سپاس دەکەم کاکە سۆزدار کاتم نەما کاک هەڤاڵ سپاس لەوە دەرفەتە چەند وشەکم جێلێ بوو باس لەوە دەکا دەرفەتی زێڕین ئێمە ئەگەر بین باس بکەین دەرفەتی زێڕین بینیمان کورد بۆ سەربەخۆی دەیگوت دەرفەتی زێڕین ئێستا بەڵام سەربەخۆی بەرەو چ بیابانەگڕۆی مایکەکە نەجوڵێنی ئەرک نەبێت بەرەو چ بیابانەگڕۆی ئایا دەرفەتی زێڕین دروست دەبێ کاشێزاد ئەوە کاتم کۆتاییە وەڵامی بۆ وەرناگریتەوە بڕاتە بێ کاک شێرزاد بەڵێ بە کورتی و پوختی وەڵامی پرسیارەکان پرسیاری پەرلەمانی کورد طبعا ڕێزمان بۆ پەرلەمانی کوردستانەی و بە دەنگی خەڵکی ئێمە چی بەنسبەت ئاڵاوە بۆچی ئاڵای کوردستان لەوێ نابێت پێمان باش پەرلەمانی کوردستان هەرێمی کوردستان ئەرکی خۆی زیاتر بەرامبەر شۆڕشی ڕۆژاوا حکومڕانی ڕۆژاوا جێبەجێ بکە بەرەو احتیرافکردنێکی فەرمی لایەن هەرێمی کوردستان بە کانتۆنەکانی ڕۆژئاوا بەنسبەت عالم
اما موضوعك يعني ريزمان خو عليه باشوري كردستانش عليه هرم على كي كردي وشانازي ما عليه خوتاني زانن بلام نونر تمثيلي هر چوار پرچه ناك اما ربطي ببسي كونغري نتوي كردستان با عليه خوتان ازانن علای فرمی خومان نیه بلام آلکی کردی هرمکی کردی شانازی پیکم طبعا بلام علای هر چوار پرچنی اما ربطی با کنگره نتوی کرده او کاتا کنگره اتوانی علایکی نونراتی هر چوار پرچنی سکانی خالکی گرینگش هم علای هرمی کردستانش علای خومان پرسیار کام بیتو بله پرسیاری ترش چی بو زحمت نبه اوی لبیرم نما و مسئله بوی وتم پرسیار کام بیتو يعني بعام مسئله هالبجاردن ئێمە کە ئێستا باسی ئەم بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمەکەن پێمان باشە دام و دەستگای هەرێمی کوردستان نە بە شێوازێکی دوور لە بەرژەوەندی حیزبایەتی تەسک و بچووک بە شێوازێکی استراتیجی نەتەوی معاملە لەگەڵ دوخەکە بکەن یعنی نمونە یەکێتی نیشتمانی بەشدارە لە حکوومەت و جێگیری سەرۆکی لە سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان يعني من رازي برامبر بأيوه برامبر بروجاوا طبعا يكيتي وهذا كان ترش يعني والله كومالك شاردير نارد بو مراقبه هالبجاردن يعني امش هزكي كردستاني الى باشور يعني ناكريتو ام هالوستا وكو باشور نشان اما واتبه كاتم كوتاي كاكشلا چوار پنج فرسيار هي بكورتي جوابي برادرك علي چون ايوا بريار دا قانون راهتي بهديش بكن لا جنيفي دوام اما بيكوا ئێمە و پەیەدە وەکو ئەنە کەسە وەکو پەیەدە بریارماندا ئەگەر کی لە ئێمە بڕۆی کاک ساڵح مسلم بڕۆیان حەمید دروێش بڕۆیان حەکیم بەشار بڕۆ ئەوە تەمسیلی هەموو کوردەکە ئەو بریاری ئەنە کەسە بە تەنیا نەبوو ئەو بریاری هەردوو لای کوردی برادێکی تر ئەڵێ بۆ ئێوە قبولی ناکەن ئەو هەڵبژارتن یعنی ئەوە ساعتێک ئێمە قسە دەکەن و باز دەکەن بۆ ئێمە قبولی ناکەن ئێمە دەڵێن کاکە هەموو شت دوێ بە تەشوارێکی بێ ئێمە قبولی ناکەن هیچ وەکو ئەنە کەسێ هەواڵانی تەفدەم بێن ئەوامرا بدەن بە ئێمە و تعلیماتی بدەن بە ئێمە بڵۆن ئەمڕۆ تاریخی هەڵبژاردنە و سبەینی تاریخی هەڵبژاردننی دیکەیە ئێمە ئەتیفاقی دوهۆکمان هەیە ئێستا پێویستە گە هەرسێ خاڵی تطبیق بکرێ و دوایی بڕۆن ئەو شتەکانی مەسەلی برادێکی تر پرسیار کرد تەفدەم زۆر شەهیدی داناوە و خوین ڕژاندووە و ئەنە کەسێ بۆ قبولی ناکە هەر شتێک باشە ئێمە هەمومان ڕێزمان هەیە لە خوینی شوهدای ڕۆژئاوای کوردستان بەڵام شوهدای ئەنە کەسێکی هەیە و زۆربەیە حزبەکانی کورد هەر شوهدا دانراوە مەسەلی ئەنە تەفدەم بە تەنیا شەڕەکە ئەوەژی دیارە و هەموو کەس دەناسی یەپەکە و یەپەجە هەر ڕێگا بە حزبەکانی تر نادن هێزی عسکەری ئاڵای هەرێمی کوردستان ئێمە بە ئاڵای خۆی دەزانن و دەزانن گە ئاڵای کوردستانی سووریای ئاڵای هەرێمی کوردستان دێکرا و دەربارەی مەرزع بەڵێ هەر هەڵبژاردنێک سەرەتای هەر هەڵبژاردنێک لە هەر شوێنێک بکرێت دەبێ ئاساسێکی یاسایی و قانونی هەبێت طبعا ئەم مەرزعیەتە کە ئەگەر هات باوکارەکانی خۆی کردبات دەبووە ئاساسێکی یاسایی بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت لە کانتۆنی جەزیرە پەرلەمان نییە مؤسساتێکی تر نییە تەمسیلی هەموو شەعب بکات بەو شێوەیە نییە کە تەمسیلی هەموو نەتەوە بکات و پسند کراوە سەداسەد لە هیچ شوێنێک نییە ئەوە لە هێزەکە لە دەروە ماڵ خۆی ئەجندای دەرەکی کردبووتکایە بۆی دواقسی خۆیان بۆیە ئەو مەرزعە زۆر گرنگە پرسیارەکە گرنگ بوو زۆر لەوە زیاتر هەڵدەگری بەڵام دەرفەتمان نییە و دوا قسم ئەوەیە بۆ ئەوەی هیچ ناڕوونیەک نەمێنێ هەر کاتێک هەڵبژاردن لە هەر پارچەیەکی کوردستان بکرێ هەموو نەتەوەکە هەموو لایەنەکان پارت و سیاسەکان لیستەکان تێیدا بەشدار بن و ئەو هەڵبژاردنە خزمەت بە نەتەوەی کورد بکە ئەم هەڵبژاردنە لەلایەن سەرۆکاتی هەرێم و لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە پەسەند دەست خۆشیان لێ دەکەین جەنابتان گەر پرسیارێکتان لێ کرابێت و دوا قسەتان ناوەڵە پرسیار لێم نەکرا بەڵێ دوا قسەکانم سەبارەت بە پەیامی سەرۆکی هەرێم ئەڵێ مای قبولکردن نییە توانم بڵێن ئەوە مایتیکردنێکی سۆرە لە وەزعی ڕۆژئاوا تو قبول ناکی پەیەدە یان تەفدەم لەوێ زاڵ بە لەسەر هەمویان بەڵام لە هەمان کاتدا ئێمە ئەبێت لەویش پەیڕەو نەکەن بڕوان بە دیموکراسی هەیە بۆ تو بخۆم نەک تەنیا بخۆم لەسەر تۆ بسەپیمەوە تەسەوەرێکم و تەمەناشێکم هەرێمی باشووری کوردستان هەموو پشتگیری ئیرادەی گەلی خۆمان بە لە ڕۆژاوە نەک هاندەری
با بڵێن بتە فەکتەرێک بۆ دوبەرێکی یارمەتی ئەم لاسەرەوە بۆ نمونەکە مەسەلەی یەک لەو خاڵانە برادەر بەحسی کرد تەجنید ئەڵێن ئێستا یەک لەو خاڵانە کە بەهانەیە لەسەرتە ئەڵێن تەجنیدە کاکە ئەگەر تەجنید ئەگەر هەموو لایەک بەشدار دەبوو لە شەڕی دژی داعش تجنید خۆی ئیلزامی نەدەبوو هاوڕیان ئەرکێت کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن ئەچینە لای ڕاپرسی کۆتایی ناو ئەمەڵقەیەی دووجار بیر بکەرەوە پرسیارەکەمانەوەیە ئایا هەڵبژاردن لە کانتۆنی جەزیرەی ڕۆژاوای کوردستان لە دۆخی ئێستادا زیان بە یەکڕیزی کورد دەگەیەنێت لە دوای زیاتر لە 70 خولەک گفتوگۆ لە ناو بەرنامەکە ئەمانەوێ بزانین گۆڕانکاری تا چەند بەسەر ڕای ئێوەدا هاتۆ سەبارەت بە ڕاپرسی یەکەم ئایا هەڵبژاردن لە کانتۆنی جەزیرەی ڕۆژاوای کوردستان لە دۆخی ئێستادا زیان بە یەکڕیزی کورد دەگەیەنێت بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەم فەرموون تەنها سی چرکەتان هەیە ئایا هەڵبژاردن لە کانتۆنی جەزیرەی ڕۆژاوای کوردستان کە ئەم ئێوارەیە ئەنجامەکانی لەلایەن کۆمیسیۆنەوە بە شێوەیەک لە شێوەکان کۆمیسیۆن لە ڕۆژاوا ڕاگەیەنران لە دۆخی ئێستادا زیان بە یەکڕیزی کورد دەگەیەنێت بەڵێ کات کۆتایی هات لە ڕاپرسی دووهەمدا لە 1982 ئەڵێن بەڵێ زیان بە یەکڕیزی کورد دەگەیەنێت لە 1970 ئەڵێن نەخێر زیان بە یەکڕیزی کورد ناگەێنێت و 0% بڕیاری نەداوە ئەنجامی ڕاپرسی یەکەم ئەرکنەبێت هاوڕێیان بەڵێ وەکو لە ڕاپرسی یەکەم ئایبینن لە 1964 ئەڵێن بەڵێ زیان نەگەێنێت لە 1924 ئەڵێن نەخێر زیان ناگەێنێت و 12% پیان بڕیاریان نەداوە ئەگەر ئەرکنەبێ ئەنجامی هەردوو ڕاپرسێکە لەسەر تاشەکە دەربکەوێت بەڵێ بەڵێ وەکوی بینن سەبارەت بەو پرسیارەی ئایا هەڵبژاردن لە کانتۆنی جەزیرەی ڕۆژاوای کوردستان لە دۆخی ئێستادا زیان بە یەکڕیزی کورد دەگەیەنێت لە ڕاپرسی یەکەمە لە 1964 ئەڵێ بەڵێ ئەم ڕێژەیە لە ڕاپرسی دووەمە زیادی کردووە بۆ لە 1982 لە ڕاپرسی یەکەمە 24% ئەڵێن نەخێر لە ڕاپرسی دووەمە کەم بۆتەوە بۆ 18% و لە ڕاپرسی یەکەمە 12% بڕیاری نەداوە ڕێژەی 12% ئەم بەڕێزانە و لە ڕاپرسی دووەمە بووە بە 0%. سوپاس بۆ کاک شێرزاد، سوپاس بۆ کاک شەلال، سوپاس بۆ کاک ئارام، سوپاس بۆ کاک سەبری، ماندوو نەبن و سوپاس بۆ ئێوەش کە بەدەنگدان و پرسیارەکانتان بەشداریتان کرد. ئەزیزانم تا بەرنمەیەکی دیکە ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی بەرنامەی دووجار بیرکەرەوە لە سلێمانی و هەولێر قبول بکەن تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوادان.